باسی کاریگەریەکانی ڕۆژوو ئەکەین بۆ سەر پێست و بۆ سەر قش. ڕۆژوگرتن بێگومان هەمومان ئەزانین ئەبێتە هۆی کەم ئاوی لە لەشدا لە جەستەدا و لە پێستیشدا. لەبەرەوە هەندێک گۆڕانکاری هەیە ئێمە باسی پێست دەکەین کە ڕوئەدا لەوانە پێست وشک ئەبێتەوە و تۆزێ چرچ و وەکو پیرتر دیار بێ لە باری ئاسایی و بریقە و ڕەونەقە و جوانەکە نامێنێت بە شێوەیەکی کاتی. هەندێک جار کاژی دەکات لەو خەڵکانی کە پێستیان وشکە. ئەمە ئەو و لە هەندێک خەڵکە لەوانەیە کزانەوە خورانێکی کەم دروستکە بە تایبەتی لەو شوێنانەی کە تەڕە بن بەهۆی دەستنوێژەوە وەکو قۆڵ و وەکو دەموچا و قاچ. و ئەمە بارێکی کاتیە دائیمی نیە، بەڵام بۆ مانگێک لەوانەیە نەخۆش ئەم شەخصە ڕۆژوگرەکە پێی ناڕەحەت بێت. لەبەرەوە هەندێک ئیجراعات هەیە کە پێویستە ڕۆژوگر بگرێتە بەر لەوانە کە ڕۆژوشکان تاکاتی پارچێ و بەکەمی ئەبێت 2 تا 3 لیتر ئاو بخواتەوە بۆ ئەوەی تەعویزی ئەم بوونبوونی ئاوە بکات لە لەشیا. ئەمە یەک. و بە ڕۆژیش مەفرۆز وایە کاتی گەرما بە تایبەتی ئەوانەیە کە عەمەلەن ئیژەکەن یان کرێکارن لە نێوان سەعات 10 بۆ 4 کەمتر خۆیان بدەنە بەرخۆر، زۆربەی کارەکانیان بەیانی زوو بکەن و بە خۆشحاڵی وێڵێن کە زۆربەی عەمەلەکانی خۆمان لە کوردستانە دوای پارچێوت ئەچن بۆ کارەکانیان بۆ ئەوەی زۆر ئاوی لەشیان ون نەبێ. و بۆ خەڵقی تر بۆ کچان بۆ کوڕان باش وایە کە تەڕکەر بەکاربێنن، مڕەتیب ئیمۆڵیانت بۆ دەستیان بۆ دەموچاویان ڕۆژی بەیانیان سۆ بەکاری بێن و بە ڕۆژی جارێک لێی بەر بۆی زۆر وشک نەبنەوە. و ئەم تەڕکەرانە زۆر زۆریان هەیە. ئەکوارۆزە ئاوی گوڵ زۆر باشە کە فێنکەرەوەسە و بۆ لێویشان بۆی لێویان درز نەبا و توێکەڵ نەکا وشک نەبێتەوە 3-4 جار لە ڕۆژێکدا بە لیپستیک واتە ئەو ڤازیلینە یان ئەو مادەی کە بۆ لێو چەورکەری لێو بەکارێنرێ و دژەخۆرشی تیابێ باشترە. بەکارهێنانی دژەخۆر زۆر باشە بۆ ڕۆژ بەکاردێنرێت بۆی پێستیان ڕەش نەبێت. و بەنسبەت مکیاجی ژنانەوە مەیکەپەوە باش وایە نەیکاوەگە کردی جۆری سووک ئەو جۆرانەی کە کانزاییان مادەی کانزایی تیا با زۆر خەز نەبێت. ئەمێنێتەوە بۆ بەربانگ بۆ ڕۆژوشکاندن وا باشە ئەو خواردنانەی کەی خوا کاربۆهایدراتی کەم تیابێ، شیرینی سەوزەی زۆر تیابێ وەکو کاهوو وەکو سپێناخ وەکو گوێز وەکو شلیک، ئەمانەی کە ڤیتامیناتیان زۆرە. ئەمە یەک. و ئەگەر مەترسیەوە هەبوو کە تووشی نەقسی ڤیتامین بێت بە تایبەتی کاتی پارچێ و ئەتوانێت سەپلیمنت وەرگێ واتە بە شێوەی حەب ئەو ڤیتامینانە وەرگێ بە تایبەتی ڤیتامین ئی، سی، ئەی، زنک و سیلینیەم ڕۆژی پارچێو بیخوات بۆی کاریگەری بۆ کاتی ڕۆژەکە بمێنێتەوە. هەندێک نەخۆشی هەیە لە کاتی بە ڕۆژبووندا لەوانەیە تۆزە بەرەو باشیش بڕوا وەکو ئەگزیما، نەخۆشی سەداف یان زیبکەی ئازەبەش. بەڵام ئەمە لە هەموو خەڵکێکدا نار لە هەندێک خەڵکدا هەست دەکەن کە تۆزێک باشترن. بەڵام هەندێک حاڵەتی ترمانەیە کە پێز وشکە خۆی وشکە وەکو نەخۆشی ماسی دەسەمەک یان ئەگزیمایکی بەربڵاو لە زۆربەی لەشیا کە بە ڕۆژوش بێت ئەوەی تر وشکە بێتەوە لەوانێ بۆ ئەمانە ڕۆژوگرتن لە بەرژەوەندیان نەبێت. لەبەر هەرێکە بە پێی خۆی. ئەمە شتە گرنگەکان بوو لەبارەی ڕۆژوگرتنەوە کە پێشکەسم کردن و هیوادارم ڕۆژی هەموو لایەک قوبوڵ بێت ئینشاءالله.